هێزی پێشمەرگە و هێزە عێراقیەکان لە پەیوەندیدان بۆ ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی هاوبەش دژی ئەو هێزە سونیەی لە ناوچەی غەڕەی نزیک خورماتوو کۆبوونەتەوە و ژمارەیان بە سەرووی 500 چەکدار مەزەندە دەکرێت. ئەو هێزە جارێ ناویان دیار نییە بەڕاستی هێزێکی تۆزێک خامزن هەندێک معلوماتی دەقیقمان هەیە لە سەریان بەڵام ئەوە نییە باز بکرێت لە ڕاگەاندن لە برۆ ئێمە لە خەتی تەماسین لەگەڵان و حاڵەتەکە حاڵەتێکی ناتەبیعیە. هێزەکە ئاڵاکەیان سپیە و وێنەی سەرەشێرێکی تێدایە. سەرجەمیان چەکداری پاشماوەی داعشن. لە دوای 16 ئۆکتۆبەرەوە چوونەتە ناوچەی غەڕەی نزیک خورماتوو کە دەکەوێتە نێوان سنووری پێشمەرگە و حەشد. ئەمانەی کە بە ناوی ئاڵاسپیەکانەوە ئەو سەغرەیان شک بردووە و لە سەروبەندی 16 ئۆکتۆبەری ڕەشاکە ئەوان هێزی پێشمەرگەنەوە ئێک لە پاشەکشی ئەوانەی کرد لە ناوچە کوردستانەکانی دەرەوە هێم ئەمانە مەسەلەن بۆ نمونە ڕەنگە ئەویان هەڵبژاردە بێ وەکو فەراغێک و وەکو منتقێکی نایی خۆیان تیاڕێخسۆتەوە ئەوانە تێروستانی داعشن. هێزەکانی حەشدی شەعبی بە وردی چاودێری جمۆجۆڵی ئەو چەکدارە سونانە دەکەن کە ئاڵاکەیان سپیە و بە مەترسی دەزانن بۆ سەر ناوچەکانی سلێمانبەگ و خورماتوو و ئامرلی. ئەمانە داعشتیایە قاعدەتیایە ئەنسار سونەتیایە بەعسیتیایە ئەمانە هەدەفیان ئەوەیە یعنی تعداکردنە بۆ حکومەت و بۆ ملت. ئێستا پێشمەرگە و هێزە عێراقیەکانیش یەکدەنگن لەسەر هێرشکردنە سەر ئەو هێزە سونیە و سەرقاڵی ڕێکەوتنن بەو پێی هێزەکە کەوتونەتە جموجۆڵ و خەڵک دەستگیر دەکەن و خەڵک دەڕفێنن. و ئەبێ هەم حکومەتی هەرێمی کوردستان و هەر شوێنێکەیە بۆ هاوکاریکردن و هەماهنگگیکردن دژی ئەمانە من پێم وایە کاری لە پێشینەمان ئەبێمانە بێت. پاکردین ئەو منطقەی خۆبەخشە و ئالاسپی هەرچی ماوە یعنی خۆ مۆزوع کوردستان و حدود کوردستان نییە مەوزوع ئەم منطقەکە ئرهابیەکانی داعش و نازانچی استفادەیان کرد لە فەراغی ئەمنی کە بین حکومەت عێراقی بین ئەقلیم. هێزە ئاڵاسپیەکە بێئاگانین لە جموجۆڵی پێشمەرگە و حەشدی شەعبی لە دژیان بۆیە ئەوانیش کەوتونەتە جموجۆڵ و هێزەکانیان بە دیالە و ناوچە جیاوازەکاندا بڵاوە پێدەکەن نایەنەوێت لەو ناوچەیەدا بمێننەوە و سەرجەم چەکدارەکانیان لەناو بچن. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، پارێزگای کەرکووک.